دابینکردنی هەلی کار بەردەوام بانگەشەی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانە ئەمەش لە کاتێکدایە خراپی ڕەوشی کرێکاران و بێکاری ڕووی لە هەڵکشاندایە بە زۆرێک ژیان و گوزەرانی کرێکاران ڕۆژ دوای ڕۆژ خراپتر دەبێت. ئەم پیاوە ماوەی 23 ساڵە کرێکاری دەکات و تا ئێستا بیمەی تەندروستی و کۆمەڵاتی بۆ دەستەبەر نەکراوە، جگە لەمەش بەهۆی پشتگوێ خستنیان لەلایەنی پەیوەندیدار ڕوبەڕووی بێکاری بوونەتەوە. هیچ من 23 ساڵ تا 25 ساڵ لێرە ئیشە دەکەم. ئەو هانێ بەو شێوەیە بەس ئەمەلەم هەیە کرێچیەنیتی دەستی کورتە چاوەڕێ و ڕۆژانێرە دەکات کە وەردەگری لێرەش ئەوە ماوە لەو پێشتر تقریبا 4 مانگی پێچوو ئەوجا پارەمان وەرگرت 4 مانگ ئیشمان کردبوو بابرێن ئەوجا پارەکە ناکەوە باش 4 مانگ ئەو زاش تقریبا 16 ڕۆژی پێچووە وەلەو خەتای مقاولی تێدا نیە مە دەزانین تاوانەکە لە مقاول نییە بەس حکومەت پارەی ناداتێ ڕۆژێ دەرەوە وایە ڕۆژێ دەرەوە وایە و تاخیرەکە پارەکە نادا. کرێکاریش تر دەڵێت کار دەکەین و پارەکەمان پێ نادرێت بۆیە ژیانی کرێکاران زۆر ناخۆش بووە و خەڵکی هەمووی بێزار بووە تووشی قەرزاریش بووینە. حکومەت ئێستا بەخۆی دەبینی وەزعی کرێکار کووە وەزعی خەرجی ئێرە کووە هەموو بەڕاستی عنی خەرک زۆر بێزارە ئیشەکە هانیە تەنی دوو ڕۆژ بەکسیە نەمزانێت پارێکە عەمباری بەقەردی ئەتو دێ ئێرە 10,000 دەکەی لەو مارمندارەکە سەر بکەی 10,000کەش نەبێت دیچ لەو مارمندار سەر دەکەی دەبیچی قەت بکەی وانە بەڕاستی وەزعی عەمەلە ئێرە زۆر ناخۆشە ئەنی لێرە 20,000 دەکەی 16,000 دەکەی بای هەندێ ناکانی مەسرەف مارمندار پێخۆت بەخوا قەر دەکەن ئەمجارێ خەر یارمەتیمان داتن لاقت بشێ سەرت بشێ داست بشێ کەماندامی لێرە کەس حیساب لۆ کەس پارەش نادات ناوەڵە کەس نادات. زۆری کرێکاری بیانی کاریگەری کردوتە سەر کرێکاری خۆماڵی بەڕێوەبەری ڕاگەاندنی سندیکای کرێکارانی کوردستان بە نیگەرانیەوە ڕای دەگەنێت کە حکوومەتی هەرێم پشتیوانی و هاوکاریان ناکات و ئەو یاسایانەی تایبەتن بە مافی کرێکاران وەک خۆی جێبەجێ ناکرێت. دەشڵێت لە سەرەتای ئەم ساڵەوە 6 کرێکار لە سنووری پارێزگای هەولێر گیانیان لەدەستداوە. لە ڕووی مافەوە بابرێ یاساکانی تایبەت بە کرێکاران وەکو خۆی وەکو پێویست جێبەجێ ناکرێ زۆربەی لە بڕگە و بابەتەکە ئەو بابەتانەی یاساینە تایبەت بە کرێکارانن جێبەجێ نەکراوە بۆشایی یاسایی هەیە کرێکاران بارودۆخ کرێکاران بە شێوک لە شێوەکان باش نییە لە ئاستی خواستی سندیکای کرێکاران دانیە و سندیکای کرێکە هەوڵی زۆر دەدەین بەڵام وەکو پێویست لایەنی دەسەڵات جێ لە سندیکان نەگرتووە و هاوکاری سندیکای کرێکاران نینە تا ئێستا 6 کرێکار لە پارێزگای هەولێر سووری پارێزگای هەولێر بەداخەوە جانیان لە دەستداوە لە کاتی کارکردن و ئەو یاسایی تا ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت یاسای ژمارە 70 ساڵی 1970 عێراقا بەڵام لە عێراق ئەم یاسای هەڵوەشاوەتەوە و کاری پێ ناکرێت بەڵکو کار بە یاسای ژمارە 37 ساڵی 2015 دەکەن. سندیکای کرێکارانیش چەندین جار داوای هەموارکردنەوەی ئەو یاسایانە دەکات کە مافی کرێکاران سۆگەر دەکات. هەژارن وەرشار پرێس هەولێر.